ئەم کاتتان باش. گروپی ڤاگنەر لە باخموود دەکشێنەوە و هێزەکانی ڕۆسیا شوێنی دەگرنەوە. ئێڤگینی پریگۆژینی سەرۆکی گروپی ڤاگنەری لایەنگر و پشتیوانی ڕۆسیا کشانەوەی هێزەکانی لە شاری باخموود ڕاگەیاند کە سەرەتای ئەم هەفتەیە دوای نزیکەی 10 مانگ شار کۆنتڕۆڵکردنی ڕاگەیاند. لە دوای کشانەوەی هێزەکانی ڤاگنەر هێزەکانی ڕۆسیا شوێنیان دەگرنەوە، بەڵام ئوکراین ئەو هەواڵە ڕەت دەکاتەوە کە شارەکە داگیر کرابێت. هەرچەندە پێش چەند ڕۆژێک سەرۆکی ئوکراین دانی بەلەدەستدانی شارەکەدانا. سەرۆکی گروپی ڤاگنەر ڕایگەیاند لەمڕۆوە یەکەکانمان لە باخموود دەکشێنەوە و تاوەکو ڕۆژەیەکی حوزەیران زۆربەی یەکەکانمان دەگەڕێنەوە دواوە و شوێنەکانمان بۆ سوپای ڕووسیا جێدەهێڵین. ئەو باسی ژمارەی کوژراوانی گروپەکەی کرد و ڕایگەیاند 20,000 سەربازمان کوژراوە. لەبارەی دۆخی دوای کشانەوەیان پریگۆژین ڕایگەیاند ئەگەر سوپای ڕووسیا توانای کۆنتڕۆڵکردنی دۆخەکەی نەبێت ئامادەییان هەیە بگەڕێنەوە بۆ نێو شارەکە. جێگری وەزیری بەرگری ئۆکراین ڕایگەیاند یەکەکانی گروپی ڤاگنەر لە شارەکەدا لەگەڵ سوپای ڕووسیادا ئاڵوگۆڕیان پێکراوە، بەڵام هێشتا بەشێک لە سەربازانی گروپەکە لە نێو شارەکەدا ماون. سەرکەوتنی باخموود لەلایەن پریگۆژینەوە وەک دەستکەوتێکی گرنگ بۆ پۆتین دادەنرێت لە کاتێکدا ڕۆسیا ڕوبەڕووی ئەگەری هێرشی پێچەوانی ئۆکراین بۆتەوە باچەکی پێشکەوتووی هاوپەیمانە ڕۆژئاوایەکانیەوە. کشانەوەی هێزەکانی ڤاگنەر لە شاری باخموود دوایەوە دێت پریگۆژین چەندین جار هەڕەشەی ئەوەی دەکرد بەر لە کۆنتڕۆڵکردنی شارەکە بەرەکانی جەنگ جێبهێڵێت. بیانۆکەشی ئەوە بوو کە چەک و تەقەمەنی لەلایەن ڕووسیاوە بۆ دابین ناکرێت و بەهۆیەوە ژمارێکی زۆر لە سەربازەکانی لەدەستداوە. گروپی ڤاگنەر کە ژمارەیان 50,000 سەربازە لە ناوخاکی ئۆکرایندا، ئەو سەربازانان کە بەشێک لە میدیا جیهانیەکان بانگەشەی ئەوەی بۆ دەکەن لە زیندانەکانی ڕووسیا پێک هاتووە. ڕۆڵی ئەم گروپە لە پێشڕەوەکانی ڕووسیا کەم نییە. شەڕی باخموودی بۆ یەکلایی کردەوە کە وەک قەڵای بەرگری ئۆکراین ناودەهێنرا. ئاسوودە بن.